سڵاوتان لێبێت. هەڵبات پرسیار زۆر دەربارەی ڕۆژێ ڕووناکی و کارەبای 24 کاتژمێری دەکرێت. بە تایبەت ئەو پرسیارێک کە دەوترێت پارەی کارەبای 24 کاتژمێری پرۆژەی ڕووناکی چۆن ئەژمار دەکرێت؟ ئایا دەتوانین لە ڕۆژێکدا چەند کاتژمێر بۆیلەر، سپلیت و هیتەر و هەموو ئەو ئامێرانەی زیاتر لە 2 ئەمپێر کارەبایان پێویستە بەکاربهێنین؟ هەوڵ دەدەم بە شێوەیەکی گشتی بە پێی ئەوەی ئەو پرۆژەیە بڵاوی کردوێتەوە بۆتان ڕوون بکەمەوە. ئەگەر تۆی هاوڵاتی لە ڕۆژێکدا زیاتر لە 2 ئەمپێر کارەبا بەکاربهێنیت، ڕاستەوخۆ نرخەکەی لە 72 دینارەوە بەرز دەبێتەوە بۆ 108 دینار و زیاتر. هاوکات بە پێی ئەو پلانە حکوومەتی هەرێم بۆ ئەژمارکردنی پارەی کارەبای 24 کاتژمێری دایناوە، پارەی کارەبا بە ڕۆژانە ئەژمار دەکرێت لەسەر هاوڵاتیان. چۆن؟ با بۆتان ڕوون بکەمەوە. لە وێبسایتی پرۆژەی ڕووناکی بەشێک هەیە کە تێیدا هاوڵاتیان دەتوانن بزانن چەند کارەبایان بۆ دێتەوە یاخود نرخەکەی چەند. بەڵام هیچ ئاماژەیەک بۆ نەکراوە هاوڵاتیان ڕۆژانە دەتوانن چەند کارەبا بەکاربهێنن بۆ ئەوەی بڕێکی زۆر پارەیان بۆ نێتەوە، یاخود بەپێی ئەو نرخانەی حکوومەتی هەرێم دیاری کردووە دەتوانن ڕۆژانە بۆ هەر نرخێکی دیاریکرا و چەند کیلۆوات کارەبا بەکاربهێنن. ئێمە لێرە بۆتانی ڕوون دەکەینەوە. تۆی هاوڵاتی لە ماڵەکەتدا ئەگەر ئەم ئامێرانت هەیە، بۆیلەر، سپلیت، هیتەر، جلشۆر، گسکی کارەبایی، قاپشۆر و وشکەر کە بە مجەفیفەش ناو دەبرێت، پێویستە لەسەرت بۆ بەکارهێنانی هەرێکێکیان کات دیاری بکەیت تاوەکو بڕێکی زۆر پارەت بۆ نێت. چۆن و بۆچی دەبێت کات بۆ ئامێرەکانمان دابنێ؟ وەڵامتان دەدەمەوە. حکوومەتی هەرێم ڕۆژانە کارەبا بە هاوڵاتیان دەفرۆشێتەوە بە چەندین نرخی جیاواز. هەر لە 72 دینارەوە دەست پێ دەکات بە ڕێژەی جیاواز 108 175 265 350 دینار. بە پێی ئەو وێبسایتەی پرۆژەکە کە لە 24 کاتژمێردا تەنها 13.33 کیلۆوات کارەبا بە 72 دینار. ئەگەر لەو بڕە زیاتر بەکاربهێنیت نرخەکەی گرانتر دەبێت. ئەوە بەردەوام دەبێت تاوەکو دەگاتە 350 دینار. ئێستا با بە کاتژمێری بەکارهێنانی ئامێرەکان ڕوونی بکەینەوە. بۆ نمونە بۆیلەر. ئەگەر بۆیلەرەکەت 3000 واتی بێت کە بێگومان واتی بۆیلەرەکان جیاوازە، واتە زیاتر لە 14 ئەمپێر کارەبای پێویستە. ئەگەر تۆ لە ڕۆژێکدا 3 کاتژمێرکاری پێ بکەیت، ئەوە 9 کیلۆوات کارەبا بەکاردەهێنیت. هەرچی سەبارەت بە سپلێتە، جۆرە جیاوازەکانی سپێت وەک دەزانن لە نێوان 5 بۆ 15 ئەمپێر کارەبایان پێویستە. ئێمە 10 ئەمپێر بە نمونە وەردەگرین. ئەگەر لە 24 کاتژمێردا تەنها 6 کاتژمێرکاری پێ بکەیت، ئەوە 13.8 کیلۆوات کارەبا بەکاردەهێنیت. بۆ جلشۆر، زۆرینەی جلشۆرەکانی ئێستا 4 بۆ 6 ئەمپێر کارەبایان پێویستە و لە کاتی بەکارهێنانی هیتەرەکەشی زیاترە. ئێمە 5 ئەمپێر بە نمونە وەردەگرین. ئەگەر لە ڕۆژێکدا تەنها 1 کاتژمێر بەکاری بهێنیت، ئەوە 23 کیلۆوات ببورن، ئەوە 2.3 کیلۆوات کارەبا بەکاردەهێنیت. کۆی گشتی بەکارهێنانی کارەبا بۆ ئەو 3 ئامێرە و هیتەر، گسکی کارەبایی، قاپشۆر و وشکەر کە بە مجەفیفەش ناو دەبرێت ئەژمارمان کردووە، لە ڕۆژێکدا دەکاتە 37.64 کیلۆوات و پارەکەی بە پێی سیستمی پرۆژەی ڕووناکی بەم شێوەیە ئەژمار دەکرێت کە لەسەر شاشەکە دەیبینن و بە 3 بەش ئەژمار دەکرێت. بەشی یەکەم 72 دینارە، بەشی دووەم 108 دینارە، بەشی سێیەمی 175 دینارە. بێگومان کیلۆواتەکانی لە 13.33ەوە بەسەر 3 بەشدا دابەش کردو. 13.33 بەشی یەکەم، 13.33 بەشی دووەم، 10.97 بەشی سێیەم و کۆی ئەمانەش دەکاتە کۆی ئەو کیلۆواتەی لەو کاتژمێرەیە لەو 24 کاتژمێرەیە بەکارهێنراوە کە کۆی هەمویان دەکاتە بە نزیکەی 4320 دینار. ئەمە لە 24 کاتژمێردا. هاوکات ئەمە جگە لەوەی کە زۆرینەی ماڵەکانی کوردستان چەندین ئامێری دیکەی وەک بەفرگر، سەلاجە، مۆبەڕیدا، تەلەڤیزیۆن، گڵۆپ و ئوتو بە بەردەوامی بەکاردەهێنن. بەڵام ئێمە تەنها باسی ئەو ئامێرانەمان کردووە کە لە وەرزی زستاندا هاوڵاتیان زیاتر کاری پێ دەکەن.